پاڵەوانێتی بادمنتۆن یانەکانی کوردستان دوای ساڵانێک لە بەڕێوەنەچوونی جارێکی دیکە ئەنجام درا و لە شاری هەولێر و لە هۆڵ یانی ئەکاد با سەرپەرشتی یەکێتی ناوەندی بادمنتۆنی کوردستان و لەژێر چاودێری لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان پاڵەوانێتێکە بۆ کوڕان و ئاستی پێشکەوتوان بەڕێوەچوو. پاڵەوانێتی یانەکانی کوردستان بۆ پێشکەوتوان نۆ یانە بەشداری کردەوە لەو پاڵەوانێتە بە سوپاسەوە کە ئەم ساڵ لە دابڕانێکی زۆر لیژنەی ئۆڵمپی کوردستان پارێکی تەرخان کرد بۆ ئتحادەکان و ئێمە وەکو یەکێتی بادمنتۆنی کوردستان هەڵسان بکردنەوەی ئەو پاڵەوانێتە وەکو یەکێتی بادمنتۆنی کوردستان بە نیازین بەکردنەوەی پاڵەوانێکی تکە لۆ فیاتی عمری بڵێن پێشکەوتوان و تازە پێکەیشتوان و ئەوە بۆ خزمەتی بادمنتۆن. دوای ڕکابەریەکی بەهێز هەردوویانێ ئەکات ئەنکا و بابە گوڕگوڕی شاری کەرکووک گەیشتنە یاری کۆتایی ئەکات باڵادەستی یاریەکە بوو وەک پیشەی هەمیشەی توانی سەرکەوتن تۆمار بکات و جارێکی دیکە ببێتە پاڵەوانی کوردستان. داواکارێک لە حکومەتی هەرێم و لە حکومەتی بەغا کە ئاورێکی جدی لە ئەم یاریەتاکانە بدەنەوە. بەڕاستی ینی ماوەیەکی زۆرە کە چی ئەو کۆرۆنا هاتە سەری و چی ئەو قەیرانە دارایە و کە بەسەر هەرێمی کوردستان و یانەکانە تێپەڕی بەڕاستی هیچ ئاورێک لەمیان دیارێ نادەنەوە. من حەز دەکەم لە ڕێی کەناڵەکەیەوە بیگەنم بە بەرپرسەکان کە تۆزێ زیاتر بایەخی پێ بدەن چکە کە ئەم یاریە چەند یاریەکی کەم یاریزانێکی کەم لە خۆگری هەریانێکی هەر یانەیە ئەگەر بەشداریکە بە مەبلەغێکی بەسیتەوە بەشداریەکە بەڕاستی ئێمە ڕووین لە دەرگای چی بەرپرسێک لە دەرگای چی دەین هیچ ئینێ بۆم یاری ناکەن وازان وەرزش تەنها تۆپی پێ نابعکسەوە ئێمە یاریزانمانەیە لە ئەم یاریەوە تا لە ئەکادا لە کەرکووکە ئەگەر ڕوا بۆ غەربی ئاسیا بڕۆزی دێنێ مەداڵی زێڕین دێنێ بەڵام ئەوان نا هیچ گرنگێکیش پێ نادەن و هیچ بایەخیش پێ نادەن. یاریزانی نادی بابە گۆڕگۆڕ لە کەرکووکەوە هاتووم بۆ ئێرە هیوادارم تۆزێ احتیمام بەم یاریە بدەن دەبەرەوەی زۆر کەم و کوڕیتایە یعنی احتیمامی پێ نادەن ماوەی بتوڵەکان بینیان زۆرە ینی استفادەی لێ ناکەین. من یاریچی منتەخەب عێراقم هەڵبژاردەی عێراق دووەم لەسەر ئاستی عێراق ئەمە بتوڵات زیاد بکەن پاڵەوانێتی زیاد بکەن بەشکم ئێمە خۆمان ئامادەکەین بۆ یاری دەرەوە بۆ پاڵەوانێتی دەرەوە بەشداری بکەین بەشکم ناو عێراق بەرزکەنەوە. وەکو یانەیەکات بەڕاستی ئەمە هەموو ڕۆژانە ڕاهێنانمان هەیە و بەشداریمان کردەوە تقریبان 4 ساڵە بتوڵەی کوردستان نەکراوە بەشداریمان کردەوە ڕۆ لە بتوڵەی کوردستان و ئینشەڵا پلەیەکەم بەدەست بێنین. لە پاڵەوانتەکەیانی ئەکاد ئەنکاوە پلەیەکەین بەدەستێنا و بابە گوڕگوڕ پلەی دۆم و سۆلاوی نوێژ سێم و کەیوانیش چوارەم وا بڕیارە لە ئایندەیەکی نزیک بۆ ئاستەکانی لاوان و تازە پێگەیشتوانیش پاڵەوانێتی دیکە ئەنجام بدرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.